رێکخرا و چالاکوانên sivîl di navxwe de nerazî ne. Di demekê de ew hemî di êk herêm da û êk rewşe dibînin û karê wan jî êk e. Lê ji bo evê rewşa nihaya Herêma Kurdistanê têda derbas dibît, bi eşkerayî cudahî di navbera nêrînên wa da ya diyar e. Li cem pişkek ji wan e ku di vê rewşa nihaya Herêma Kurdistanê ku di nav dehan krîzdan da maye ve, divêt xelk piştgiriya hikûmetê biket û hikûmet jî bi zavên zêdetir bidet. بۆ لای هەمومان ڕوون و ئاشکرای ئەو قەیرانەی داراییەی بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە هۆکار گەلێک هەن وەکو شەڕی داعش و بوونی ملیۆنە و 800,000 ئاوارە و لەسەر و هەمیانەوە دابەزینی نرخی نەوت کە ئەمە وای کردووە خەڵکی هەرێمی کوردستان تایبەت مامۆستایان و فەرمانبەران و نەتوانن مافەکانیان بەدەست بێنن. لای هەمومان ڕوونە کە دابەزینی نرخی نەوت بابەتێکی جیهانیە، چەندی وڵاتی خاوەن سەروەری پێوە دەناڵێنن. بۆیە پێویستە لەسەری هەمومان هەموو لایەکمان باشتر و بەرپرسیارەتر لە ڕەوشی هەرێمی کوردستان بگەین. هەرچەندە نێرینە دوێیە ڕەوشە هەرێما کوردستانê ji wê mezintir dibînît ku welatî bi xwînîşandanê daxwaza mafê xwe bikin belkî gehiştiya wê pilê raparîna giştî bihêkirin çunkî welatiyên Herêma Kurdistanê jiyanê di rewşeka giran û tejî krîz da derbas dikin. دەبێ ئێمە و چاڵاکوانانی کۆمەلگای مەدەنی ببینە پردێک لە نێوان حکوومەت و خەڵک. دەبێ ئێستا ئێمە بە حکوومەت بڵێن خەڵک لەو پەڕی خراپیدایە. ئەگەر چارەسەری ئەو قەیرانانە نەکەن بە تایبەتی موچە ئەو جارە خەڵک خۆشاندان ناکە ئەو جارە خەڵک ڕاپەڕین دەکات. دەبێ بە پرسانی یەکەمی ئەو وڵاتە ئاگاداری ئەو بارودۆخە ترسناکە بن کە لەو وڵاتە هەیە. Binêrîna beşek ji çalakvanan, rêkxerawên sivîl û çalakvan li cihê bibine perek di navbera welatî û hikûmetê da. Lê hindek caran di daxuyanî û nêrînên wa da layengiriya hikûmetê pê ve diyar e û wekî ew dibêjin di berjewendiya welatiyan danîne. Eyas Abdullah NRT Hewlêr.